پێنگاوên cibicîkirina li hevhatina navbeyna goran û yekitî derêjî heye û her di vê kevanê de îro fraksiyonên yekitî û goran li civata parêzgeha Silêmanî û Parlemana Iraqê hev girtin. Fraksiyonên yekitî û goran li civata parêzgeha Silêmanî civiyan û reşnivîsa hevalbendiya xwe pejirandin û her wisa di konferanseka rojnamawanî de ragihandin navê hevalbendiya wan hevalbendiya hîwa ye. لە پارێزگاکانی سلێمانی هەولێر دهۆک و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان لێک تێگەیشتنێک هەیە لەسەر ئەو ئەساسەی لە هەر شوێنێک فراکسیۆنەکانمان زۆری نەبوو سەرۆکی ئەو فراکسیۆنە ئەو ئیتلافە نوێ بۆ ئەو لایەنە دەبێت و جێگر و بڕیاردەر بۆ لایەنەکەی تر دەبێت لێک تێگەیشتنێک هەیە هیچ خلافێکمانیە لەسەر ئەو بابەتە. هەفدەم فراکسیۆنی یەکەتی و گۆڕان لە پارلەمانە عێراقê digel lêjneya fraksiyonên xwe a serkirdayetiya hevpar li Mekoya Serekiya Tevgera Goran li Silêmaniyê civiyan û têda li ser çêkirina fraksyonek hevbeş û çawaniya karkirin li Parlemana Iraqê axiftin. کەمە بین بە یەک فراکسیۆن نەک دوو فراکسیۆنی جیاواز و لە ژێر چەترێکا کار بکەین نەخێرە بین بە یەک فراکسیۆن و کوتشمان ئەمڕۆ لیژنەیەمان تایبەتە بۆ قسەکردن لەسەر میکانیزم و شێوازی و ئیدارەی ئەم فراکسیۆنە هاوبەشە لە مەرحەلە بەتەکید لە ڕۆژانی داهاتوو کەشی و شێوازەکەیشی هەموو ئەخەینە ڕوو. Li roja sêşemî bêhinvedana havîne a Parlemana Iraqê Davîtêt û Parleman dest bi rûniştinan dike û biryar e her du fraksiyonên yekitî û goran bi fraksyonek hevbeş dirêjî bi karên xwe bidin. بە هیچ شێوەیەک نامانەوێت ئەمە دوورمان بخاتەوە لە هیچ لایەنێکی سیاسی ئەڵڵاهومە ئەگەر لایەنێکی سیاسی خۆی بیەوێ بکەوێتە دەرەوەی بازنەکەەوە ئیلا ئەم ئیتیفاقا اتفاقێکی سیاسی نێوان دوو لایەنی سیاسی نییە اتفاقێکی سیاسیە بۆ ڕێخستنەوەی هەرێمی کوردستان جۆری عیلاقە و اتفاقێکی کراوەیە بەڕووی کۆمەڵی ئیسلامیدا بەڕووی یەکگرتووی ئیسلامیدا برادرانی پارتیدا هەموو لایەنەکانی تر و ئێمە تەمەنا ئەکەین ئەمە سەرەتایەک بێ بۆ یەک ریزی زیاتر. Li gor zanyariyên NRT paş hevgirtina fraksiyonan li civata parêzgeha Silêmanî û Parlemana Iraqê biryar e di çend rojên têt hevgirtina fraksiyonên xwe li Parlemana Kurdistanê jî rabigehînin.